زۆر باشە دۆسیەکەمان دەکەینەوە عێراق لە 100 ساڵی ڕابردوودا ڕەنگە بۆ زۆر کەس زۆر ڕوون نەبێ ئەم عێراقی کە ئێستا پێی دەڵێن دەوڵەت ئەمە لە ساڵی 1920دا ئینگلیز ئەفسەرێکی ئینگلیز بە خەیاڵی خۆی لە شەوێکی ئەنگوستە چاو لەبەر چرایەکی فانۆس نەخشەکەی کێشا و کوردیشی تێپەستاوت و کە تا ئێستاش ئێمە نەهامەتەکانی چێژین تا ئێستاش ئەم عێراقە نەبوو بە دەوڵەت بوو بە وڵاتی کودەتا و خوێن ڕشتن و کوشت و بڕ و کە تا ئێستاش خوێن ڕشتنەکە هەر بەردەوامە هەمووان دەزانین ئێستا بەغدا گڕی گرتووە هەموو جۆرە خۆپیشاندانێک لە ئارادایە ئێمە لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین میوانێکمان هەیە زۆر بەڕێز دکتۆر شوان خۆشناو پسپۆری مێژووی عێراق و مامۆستای زانکۆ کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لە لامان میوانە کاک دکتۆر زۆر بەخێر بێن سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کاتژمێر 23 بەخێر بێن با بینە سەر مێژووی عێراق مێژووی کودەتای عێراق ئەرێ بەڕاست پرسیار ئەمەیە ئەم کودەتانەی لە عێراق ئەم خوێن ڕشتنەکە لە 1930 بەردەوام و تاکو ئێستاش ئەمە خەتای بنیادی عێراقە یاخود خەتای سیستەمی بەڕێوە بردنجا پاشایەتی بوو بە یاخود کۆماری ئێمە بۆ وەڵامی ئەو پرسیارە دەتوانین بگەڕێنەوە پێشتر یعنی پێشینەکی مێژووی بدەین ئەگەر سیر بکەین دەوڵەتی عێراق چۆن دروست بوو ئەو دەوڵەتە بەت شێوازێک دروست بوو ئایا لە نەتیجەی هاوچێشەیەکی سیاسی نێودەوڵەتی دروست بوو یان لە دایکبوونێکی سروشتی بووە دەوڵەت گومانی تێدا نیە لە 1916 کاتێک کە شەریف حوسێنی شەریفی مەکە لە پەیوەندێکی بەردەوامدا بوو لەگەڵ سێر هەنری مەکماهۆن وەکو لە نامە و نامەگۆڕینەوەکان بە دەردەکەوێت دەبینین هاوکاری تەواوی بەریتانیەکان لۆ شەریف حوسێنی شەریفی مەکە ئەوە دەبیتە هۆکار لۆ ئەوەی لە داهاتوویەکی نزیک پاداشتی شەریف حوسێن بداتەوە بەریتانیەکان ئەویش پاداشتەکە بریتی بوو لە دانانی هەردوو کوڕی شەریف حوسێن یەکیان مەلیک فەیساڵ کە کرایە شای عێراق و مەلیک عەبدوڵاش کرایە مەلیکی شەرقی ئوردن ڕاستە کۆمەڵک گرفت و کێشە و ئارێشە هەبوو دوای ئەوەی کە شۆڕشی 1916 کە عەرەبەکان پێی دەڵێن شۆڕشی گەورەی عەرەب ئەو شۆڕشە هەڵگیرسا بەریتانیەکانیش لەگەڵ فەڕەنسیەکانیش نەوعەنما پاشەکشەیان دەکرد دواتە ستراتیز نەبوو بەڵام تووشی ئەمری واقع بوون بە تایبەتی کاتێک شۆڕشی گەلانی عێراق لە 20 ڕوویداوە بزوتنەوە ڕاپەڕینەکان لە دیمەشق و لە شوێنەکانی دیکەی نیشتیمانی عەرەبی ڕوویدا ئەگەر سیر بکەین دانەپاڵ دەوڵەتی بەریتانیا یعنی خۆدانەپاڵ بەریتانیەکان لەلایەن شەریف حوسێن بۆ چ دەگەڕێتەوە دەبینین بەڵێ باشە کاک دکتۆر یعنی یەک باسی زۆر گرنگ هەیە لە عێراقدا ئەوەیە هەموو ئەو کودەتایانی کە دروست کراوە هێندەی دژی یەکتری بووە لە عێراقدا و خوێنڕشتنی عێراقیەکان بۆ هێندە دژی بابڕین داگیرکەری بریتانی نەبووە هۆکاری ئەمە چییە من بمبورە ئەگەر لێرە قەوسێکم بدەیتێ ئەترسم هی ئاو هەواکەی بێ وەکو شێخ ڕەزای ڕەحمەتیە فەرمێ لە شعرێکی تورکمانیدا بەداخەوە من لەبەرم نییە شعرەکەی بەڵام مەفهومەکەی ئەوەیە دەڵێ مەزاجی خەڵکی عێراق وەکو مەزاجی ئاو هەواکەیەتی نەهاوینی هاوینە نە زستانی زستانە هۆکاری ئەمە چییە؟ خۆی لە مێژوودا ڕاوەکردنێک هەیە پێدەگوترێت ڕاوەکردنی جوگرافیانە بۆ مێژوو باشە جوگرافیا هەمیشە کاریگەری هەبووە لەسەر دەرونی تاکەکان گومانی تێدا نیە یعنی زۆر جار دەبینین شۆڕشەکان مەسەلەن یۆلیۆی 52 مسر شۆڕشی چاردەی تەموزی 1950 یاخود کودەتایەکان ئەوانە هەموو لە کاتی گەرمای توند ڕوو دەدەن ڕەنگە ئەوەش بەشێک بی کاریگەری هەبی بەڵام ناکرێ هیچ ڕاوەکردنەک هیچ قوتابخانەیەکی مێژووی بکرێتە تاکە هۆکار بۆ سەرهەڵدان و ڕووداوی ڕووداوە مێژوویەکان کاک دکتۆر یەک مەسەلەی زۆر گرنگ هەیە ئەوی شەوەیە بۆ خۆ دەزانی کاتێک ئینگلیز دەستی بەسەردا عێراق داگر عێراق لە 3 ویلایەت پێکات بوو ویلایەتی مووسڵ بەغداد بەسرە ئەوان تەنها تا بەغداد هاتبوون بەڵام دواتر بەداخەوە بڵین ویلایەتی مووسڵ کە کوردستانی ئەمڕۆ هەندێکیشی لێدا بڕێنراوە پەستێنرایە ناو عێراق ئەمە بوو بە قوربەسەری بۆ گەلی کوردستان بەگشتی هۆکاری ئەمەیان چییە؟ خۆی بە درێژایی 4 سەدا عوسمانیەکان نەیانتوانی حکومڕانی عێراق بکەن حکومڕانی عێراق وەکو عێراقێکی یەک پارچە دابەشیان کردبوو بەسەر ویلایەت 3 ویلایەت ویلایەتی مووسڵ باشووری کوردستان و ئێستا کوردستانی مەی دەگرتەوە ینی کوردستانی عێراقی دەگرتەوە نەیدەتوانی ڕاستەوخۆ حکومکە لەبەر ئەوەی عێراق خۆی خودی پێکاتەی عێراق 3 پێکاتەی جیاوازی ئاینی و ئاینزایی و نەتەوەییە
کوردە عەرەبیش بە هەردوو ئاینزای شیعە و سوننەوە تێدا ژیە لەبەر ئەوەی ناتوانین عێراق تەنانەت مەلیک فەیسەڵ لە دوای یاداشتەکانی خۆیدا ئاماژە بەوە دەکات دەرێ ئێمە ناتوانین مامەڵە لەگەڵ عێراقێکی یەکگرتوو بکەین تووشی ورە داتەپین بووە تووشی ورە ڕووخان بووە لە مزەکەراتەکەی باشکرا دەرێ کۆمەلگەی عێراقی کۆمەلگەیەکی فرەچەشن و فرەپێکاتەیە و عەشائیریە ناکرێ ئەمن ئەوەی کە ئامانجم بوو کە بوومە شا لە عێراق ئەم ئامانجەم نەهاتە دی لەبەرەوەی نەمانتوانی عێراقێک بیت کە ئەوەی ئەمن دەمەوێت باش کاک دکتۆر شوان بەخۆ دەزانی لە 58 کودەتایەک ڕوودەدا ئەگەر چی هەندێک کەس ناوی دێنن شۆڕش بەڵام هەتا کوێستا ئەوەش یەکلایی نەبووەوە بە تەواوی عەبدولکەریم قاسم و عەبدوسەلام و ینی ئەو کۆمەڵە سەربازە هاتن ماڵی مەلیکیان قەت و عام کرد هەمویانیان کوشت و بڕیان کردن و سیستەمی کۆماری دانرا لەوێوە ئەنجا عێراق هەنگاوی نا بەرەو کودەتای خوێناوی تر یعنی هەموو ئەوانەی کە کودەتایان کرد یەک ئەوی تری لە ناوبر پرسیارەکە ئەمەیە ئایا بۆچی پاشەوەی کە بڵین سیستەمی حکم گۆڕا بۆ کۆماری بۆچی جارێکی کە عێراق کەوتنەوە کوشت و بڕی یەکتر عێراق لێرە هاتبوو کە بەریتانیەکان حکومڕانی عێراقیان دەکرد بەڵام بە شێوەیەکی ڕاستەوخۆ نات چونکە بەریتانیا هەژمونی تەواوی بەسەر حکوومەتی عێراق و دەوڵەتی عێراقی هەبوو ئەگەر سیر بکەین چەندین هۆکاری کەڵەکەبوو هەبوو ئەوانە بوونە هۆی سەرهەڵدانی شۆڕشی چاردەی تەمووس کە من پێم وایە شۆڕشە لەبەر کۆمەڵێک هۆگار سیستەمی سیاسی گۆڕا حیزبەکان و پارتە سیاسیەکان بۆ یەکەمین جار بە ئاشکرا هاتنە گۆڕەپان کە لە پێشتردا لە سەردەمی کۆماری بە شێوەیەکی نهێنی بوو تەنها ئەو کاتی ببوورە لە سەردەمی پاشایەتیدا تەنها دوو حزب هەبوو ئەوانیش کارتۆنی بوون حزبی ئومەی ئیشراکی و حزبی دەستوری یەکیانی نوری سەعیدی بوو ئەوەی دیکەی ساڵح جەبری بوو بوونی ئەو هۆکارانە کەسی ئاسایی بۆی نەبوو بەشداری لە کایە سیاسیەکان بکە کەسی ئاسایی بۆی نەبوو بتوانێت ببێتە ئەندام پەرلەمان کەسی ئاسایی بۆی نەبوو بتوانێت ببێتە ئەندامی نوێنەران لە عێراق بەڵکو ئەوانەی دەبوونە زیاتر خاوەن پێگەی ئاینی یان کۆمەڵایەتی یان هەژمونەکی دەتوانین برین ئاینی و ڕۆحیش بوون چونکە شێخەکان بوون ئاغاکان بوون مڵکدارەکان بوون ئەوانە بۆیان هەبوو و بەریتانیەکانیش کە هاتن مامەڵەیان لەگەڵ ئەو دیفاکتۆیە کرد کە لە ناو کۆمەلگەی عێراقیدا هەبوو پشتی ئاغا و دەرەبەگ و مڵکدارەکانیان گرت و ئەوانیش دواتر دەگەیشتە ئەو پلەیە ئەو هۆکارانە هەمووی وای کرد کە لە چاردەی تەمووزی 58 ئەو ڕووداوە ڕوودا کە باش کاک دکتۆر شوان بە لە دوای 58ەوە ئەگەر تەماشاکەین لە 58ەوە کە ئەو ڕووداوە ڕوودەدا حاڵەتێک لە عێراقدا دروست بوو کە وێنەی نەبووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەویش ڕاکێشانی نەیارەکانیان بە پشتی ئۆتۆمبیل کە خۆیان پێی دەڵێن سەحل دوای هەڵواسینیان بە عەموودەوە پاشتر ئەمە بوو بە نەریت لە دوای کودەتای بەعسیەکانیش لە 63 پرسیار ئەمەیە هۆکار چییە بۆچی ئەم توند و تیژیە زۆرە دوای 58 ئەنجا زیاتر بەرەو سەرەوە دەچێت زانی زۆر هۆکار هەنا یەک لەوانە حزبی شوعی لە پێشتردا لەسەر لە گۆڕەپانەکەدا هەبوو پارتی دیموکراتی کوردستانیش لە گۆڕەپانەکەدا هەبوو بە نهێنی کاریان دەکرد کاتێک کە حکوومەتی نوێ هاتە سەر حکوومەت بووە کۆماری لەو کاتەدا خەڵکە بە ڕێژەیەکی یەکجار و بەربڵاو هاتە ناو حزبی شوێی عێراقی و هاتە ناو شوێنەکان واتە شەقامی عێراقی ئەو کاتە لە بەردەستی حزبی شوێی عێراقی بوو بەڵام سوڵتە لە بەردەستی عەبدولکەریم قاسمی بوو ئەو بارودۆخە وای لێ هات کوردەکانیش سەرەتا بە هەموو پاڵپشتی خۆیانەوە بوونە پاڵپشت و شورای شۆڕشی چاردەی تەمووز چونکە کۆمەڵێک دەستکەوتی بەدەستێناوەکو گەڕانەوەی بارزانی نەمر لە یەکێتی سۆڤیەت وەکو دانانی مادەی دوو بڕگەی سێ دەستوری عێراقی چەسپاندنی مافی کورد لەو مادەیە بۆ یەکەم جار لە دەستوری کاتی کۆمەڵێک پێدانی مۆڵەت بە پارتی دیموکراتی کوردستان کۆمەڵێک دەستکەوتی دیکەی هنا بەڵام عەبدولکەریم قاسم لەبەرەوەی کەسایەتێکی سەربازی بوو زوو کەوتە ژێر کاریگەری و کارتێکردنی ناسیۆنالیستە عەرەبەکان و توندڕەوە عەرەبەکان ئەوەش دواتر بووە هۆی ئەوەی لە هێزە نیشتیمانیەکان دوور بکەوێتەوە لە حزبی شوعی عێراقی دوور کەوتەوە لە پارتی دیموکراتی کوردستان دوور کەوتەوە لە نەتیجەی ئەوەی شۆڕش سەری هەڵدا ئینجا شەقامی عێراقی ئەو توند و تیژەی کە ڕوویدا لە شەقامی عێراقی ئەوانە نەتیجەی
نەتیجەی هاتنە ناوی کۆمەڵێک کەس بوو کەسی توندڕە و بۆ نمونە کێشەی قوڵ لە نێوان ئاغا و کرمانجەکان دروست بوو ئەوەی کە ڕاپەڕینی 53 لە دەشتی هەولێر ڕوویدا. باشە کاکتۆر با بپەڕینەوە تۆزێک لەوە زیاتر دوای یەکەم جار کودەتای بەعسیەکان دوای ئەو عارفیەکان عەبدولسەلام عارف و عەبدوڕەحمان دوای ئەوانی لە 68 جارێکی کە بەعسیەکان دەسەڵاتیان گرتەوە دەست پرسیار ئەمەیە لە 68ەوە هەتا ڕووخانی عێراق ینی تا 2003 بەعس چی گۆڕی لە عێراقدا یاخود چ داهێنانێکی کرد لە بواری توندوتیژی دەڵێم چ داهێنانێکی کرد لە عێراقدا؟ کاک حاکم فەرهاد بەعس لە 8 شوباتی 63 هەتا 18 تشرینی دووەم نۆمانگ حکومڕانی کرد توندوتیژترین نۆمانجی سەردەمی حکومڕانیەکانی عێراقا هەمووی لە سەردەمی پاشایەتی ئەوە نەبوو لە سەردەمی کۆماری عەبدولکەریم قاسمیش بەو شێوەیە نەبوو بەڵام حرەس قەومیەکان کەوتنە وێزەی گەلانی عێراق بە ئاگر و ئاسن و توندوتیژی و لەش ڕاکێشکردن و سەحل ئەوەی کە بە خۆت ئاماژەت پێکرد چاودەرینان و خەڵک زیندە بە چاڵکردن و تعزیبدانی زۆر خراپ لە هەموو شار و شارۆچکەکانی عێراق و لێدانی شوعیەکان بە شێوەکی زۆر دڕندانە کوشتنی بە سەدان و بە هەزاران کەس ئەو کللتورە دروست بوو لە ناو بەعسیەکان دواتر 18 تشرینی دووەم کاتێک کە عەبدولسەلام عارف دێتەوە سەردەسەڵات و لە نیسانی 66 لە کۆپتەر دەکەویتە خوارێ و ینی بەو شێوەیە لە ئەو شێوازە توندوتیژیانەی کە بەعس داینا دەتوانین برێن ڕاگەکەی 8 شوباتی 63 مەسەلەی هەمومان لە بیرمانە هەشتایەکان چ تەعزیبەک هەبوو لە ناو حکوومەتی عێراقی لە گرتوخانەکانی حکوومەتی عێراقی ئێستا کە وەکو ئەرشیفمایە دڕندەترین شێوازی ئەشکەنجەدان لە ناو حکوومەت بەکاردەهات بۆیە دەتوانین بڵێن ڕەجی ئەوە 8 شوباتی 63 هەرچەندە ئەوان ویستیان بە گۆڕانکاریەوە بڵێن ئەویان لە خۆیان ناشۆڕشەکی سپیا کودەتایەکی سپی هاتنەوە سەردەسەڵات بەڵام نەشیان توانی بەردەوام بن بە دەلیلی ئەوەی ئەنفال و چیمیا باران و لێدانی شۆڕژێرانی باشوور و زۆنگاوەکان و یعنی کۆمەڵک ڕوودا و ڕوویدا کە لەو پەڕی دڕندەیدا بوو. زۆر باشە کاک دکتۆر شوان بەڕاستی مێژووی عێراق قسە زۆر هەڵدەگرێت پرسیار زۆر هەڵدەگرێت بەڵام ئێمە کاتمان هەرەوەن دەبوو زۆر بەڕێت دکتۆر شوان خۆشنا و پسپۆری مێژووی عێراق و مامۆستای زانکۆ گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ شەوتان باش.